بەڵێ سانە ئێساش گفتوگۆی بابەتی تەوەری دوم لەگە میوانەکەمانەکەین. ئێمە لە سەرتا پرۆگرامەکە باسمان کرد کە لە ئێستا و ئامادەکاریەکان بۆ جژنی ڕەمەزانی پیرۆز بەردەوامە لە شار و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان. بەڵام بەدەرلەوە بزانین لە قەزای کفری ئامادەکاریەکان چۆنە بۆ جژنی ڕەمەزان. سانە کفری بۆ ناسراوە کە پێگەیەکی استراتیژی گرنگی هەیە لە ناوچەی گەرمیان ئەمە جگەلەوەی بە دەیان شوێنەواری مێژووی گرنگی تێدایە. با بزانین قەزای کفری چۆن خۆی ئامادە کردووە بۆ ئەوی پێشوازی لە گەشتیاران کا بە شێوەیەکی گشتی. باسی لیژنەکانی قامە دەکەین لە ڕەمەزانە بزانین چاودێریەکانیان لە بازار چۆن بۆ سەرپێچیکردن بەراورد بە ساڵی ڕابردوو چۆن بووە و ئەمە جگەلەوە چەند بابەتێکیش بە سوپاسەوە لەگەڵ بەڕێز سارعەلی قامی قەزای کفریەکەم. کاک ساهیر بەیانیت باش سوپاس کاتی خۆت بە ئێمە بەخشی. با ئێمە سەرەتا لەوە دەست پێ بکەین. لیژنەکانی قایمەتی قەزای کفری لە مانجی ڕەمەزان ئەرکەکان کار و چالاکیەکانیان چۆن بۆ سەرپێچەکان ئەم ساڵ چۆن بۆ بەراورد بە ساڵی ڕابردوو لە بازار بە شێوەیەکی گشتی کەمی کردووە یان زیادی کردووە؟ بەیانیتان باش، بەیانی بینەرانی کورسات باشتر. واللهی ئێمە خۆتان نەزانن دژنەکانی قایمقامێتی قەزای کفری بەردەوامە لە ئەرکەکانیانە لە پێش جەژن و دوای جەژنش هەر بەرداوام بن، بەڵام لە بۆنەی جەژن و ڕەمەزان خۆتان نەزانن تەئکید کراوە لە سەریان و چەند جار کۆبوونەوەمان کرد لەگەڵ لیژنە ئاو بەشەکانە کە تەرکیزێ بخەنە سەر بازار، چاودێری نرخەکان بکەن کە ئەو مادە ئەکسپایرانە کە بە جوانی متابعە بکرێت لایەن لە جنەکانەوە کە کۆ بکرێتەوە ئیتلاف بکرێت. خۆشبەختانە ئیمساڵ بەڕاستی ئەو دیاردە کەمترە، ئەمانەوە گێتە بۆ مۆزوعە کە لجنەکان لەگەڵ ئیش و کارەکانیانە زیاتر تەرکیزیان کردێتە سەر هۆشیاریکردنی خەڵکەکە، هاوڵاتیان، خاوەن دوکانەکان، خاوەن مارکێتەکان. بەڕاستی خەڵکەکەش هاوکارە. زیاتر سەیتەرەکان مەسەڵەن ئێمە بازگەکانمان هەیە کە ڕێنمایەکان جێبەجێەکەن کە نایڵێن شتێکی مەسەڵەن خراپ لە منشئێکی خراپ کە ئەوەلیات و ئەوراقی گومریکی پێنەوە داخل شارەکانی شاری کفری بێ و لەبەرەوە خۆتان شزانین کفری دەواازەیەکی گرنگە کە لەگەڵ سنوورەکانی عێراقا بە تایبەت لەگەڵ محافەزەی دیالە، لەگەڵ کەرکووک، لەگەڵ سەلاحەدین کە ئێمە هاوسنوورین و وەکو منفەزێک وەکو مەرزێک دائەنرێ کفری. بەڵێ بەڕێز سارعەلی، من ئەوە بە فرسەت دەزانم ئەو پرسیارەش لێ بکەم. ئێمە ئێستا لە جەژنی نەورۆزین، بابزانم جەژنی نەورۆز لە کفری چۆن بەڕێوەچوو 20 مانگ 21 مانگ و ڕۆژانی تر بەدواوە. دەستان خۆش بێ. بەڕاستی جەژنی نەورۆز ئێمە دوو چالاکیمان هەبوو لە کفری. دانەیەکی لە بەردەم سەرای کۆن، سەرای شاری کفری، بەردەم مۆزەخانەی کفری کە سەنتەری شاری کفریە، ئەوشە بە هەم بە چاودێری قایمقامەتی قەزای کفری و بە هەماهەنگی سەنتەری گەنجانی کفری کە چالاکیەکی جوان عائیلیانە کە ڕێکخرا لە بەردەم سەرایەتی کفری. زائیدەن چالاکیەترش لەسەر بەنداوی باوە شاسوار، ئەوش هەمان شێوە کۆمەڵی ڕووناکبیری کفری کە پێیهستان و چالاکیەکی جوان و قەشەنگ بوو کە خەڵکەکەش ئەوەی طبعاً خۆتان نەزانن بە ئاگر و بە هەندێک گۆرانی و بە هەندێک چالاکی و بەعام خۆتان نەزانن ڕەمەزان بوو ئەوەشەوە تەئسیری کرده بوو کە لەو جۆرە چالاکیانە کە خەڵکەکە ڕەنگە کەمتر حضوری هەبێت لەو بابەتانە. ئێمە ئینشاءالله وەکو دەواازەیەک، وەکو شاری کفری دەواازەیەکی هەرێمی کوردستانە کە ئێمە تیمەکانمان زائیدەن تیم دروستکردن و لەجنە دروستکردن لەلایەن گەشت و گوزاری کفری، لەلایەن هێزە ئەمنیەکان کە ئەو گەشتیارانە ڕۆەکەن لە هەرێمی کوردستان و تێپەڕن لە شاری کفری کە ئێمە بە پۆستەرێکی گەشتیاری کە زانیاریان بدەینێ لەسەر شوێنە مێژوویەکان و شوێنە گەشتیاریەکانی شاری کفری
ئەوەی شەکە سەرایەکەیە مۆزەخانەیە بەنداوی باوە شاسوارە و دەیان شوێنە گەشتیاری خوتانەزانن کفری شارێکی مێژوویە شارێکی کەلتوریە شوێنی گەشتیاری مێژووی زۆری تایە. باشە کەواتە کاک سارمادەم شوێنێکی گەشتیاری و هەروەها شوێنەواری تێدایە هەروەها وەکت باست لەوە کرد کە ئەو ڕێگەی کە هەیە ئەو دەواازەیە کە هەیە باسمان لەوە بوو بکە تا چەند توانراوە سوودی دارایی و ئابووری هەبێت بۆ قەزای کفری بۆ پێی کە ئەوانەی کە داخڵی کفری داخڵ دەبن بۆ کوردستان لە شاری کفری و دێن و هەروە ڕێگەیەکی سەرەکیە کە هاتوچی پێدا دەکرێت. ئەمە تا چەند کاریگەر بۆ ئەوەی کە لە ڕووی دارایی و ئابووریەوە کفری سوودمەند بێلەی. بە شێوەیەکی گشتی خۆتان نەزانن یعنی هەر شارێک کە دەواازە بێت طبعاً سوودی تیجاری و ئیکۆنۆمی خۆی هەیە بە تایبەت شاری کفریش خەڵکێکی زۆر سەرقاڵە بە ئیش و کار بە تایبەت بە سایقی سیارەی بار هەڵگر بە ئیش و کاری تیجارەت لەگەڵ خوار عێراقا مەسەڵەن لە تیجارەتی ئاسن بە تایبەت ئەمە وای لێ کردە بەڕاستی خەڵکێکی زۆر سەرقاڵە بۆ ئیش و کارانە. طبعاً خۆتان زانن کفریش خۆتەینا دەواازە نییە بۆ ئەو حاڵەتە بەڵام استیفادەی لێ کراوە جموجوڵێکی بازرگانی دروست بووە ئەوەشە کە ئێستا هەر ئەبینرێ لەسەر واقع حال کە ئێمە پێڵین ڕێگەی کارێز بازگەی کارێز و مقاتعی نەوەی تلیشان و حولێکی کفری کە بژانەوەیەکی تجاری و اقتصادی دیارە بەو جێگایە کە ڕۆژانە خەڵک سەرقاڵن بە ئیشی تجارەت و سیارەی بار هەڵگر و ئەمانە. طبعاً پلانمان هەیە ئێمە ئەو جێگە مەسەڵەن وەکو چۆن بڵێن مەدینە سناعیەک دروستکەین لەو شوێنە حەی سناعەکەی کفری بخەینە ئەو جێگەیە کە زیاتر خزمەتی ئەو پرۆسە بکاو کە کفری سەرڕای ئێوەی شەکە شارێکی گەشتیاریە شارێکی مێژوویە بتوانین کە بکەینە شارێکی سناعی زیاتر. کاک ساهر جغرافیەکەی گونجاو لەسەر قسەکانی تۆ وەک باست کرد کە ئاڵوگۆڕی بازرگانی زۆر هەیە لە کفری لەگەڵ شارەکانی ترە ئەمە جگەلەوەی کە خاوەنی کفری بە شوێنەواری مێژووی ناسراوە خاوەنی بەنداوێکە ئەمانە تا چەند کاریگەریان هەیە بۆ بژانەوەی ئابووری لە کفری و دابیکردنی هەلی کار بە شێوێکی گشتی. بزەبت وایە ئێمە بەڕاستی ئەمانە فاکتەرێکی گرنگن بەڕاستی بۆ ئەو کە ئەو مەبەستەکە تۆ باست کرد زائیدەن ئەوە ئێمە هەماهەنگیەکمان هەبوو لەگەڵ حکوومەتی مەرکەزیە کە سەردانی بەڕێز سەرۆک کۆماری فەخامەتی سەرۆک کۆماری عێراقمان کرد لەگەڵ وزارەتە معنیەکان کە ئێمە ڕێگەیەکی سەرەکی هەیە استراتیجی بین عێراق و عەفو بین کفری و قەزای دووز کە عاید ئێستا محافەزەی سەلاحەدینە کە ئەو جادە خراپە کە چاک بکرێتە دووساید من تەسەورەکەم تەئسیراتێکی زۆر گەورەی ئەبێت لەسەر شاری کفری. لەسەر شاری کفری کاک سار لەو سەردانە چیتان خۆشبەختانە هەلە بەڕاستی ئێمە مەبەستە سەرەکیەکانمان ئەوەیە یعنی کە ئێمە سەردانێکی ئەو وزارەتەکانی عێراق بکەین کە بتوانن ئەو ڕێگەیە بە تایبەت ڕێگەی کفری دووز دووساید بکرێتە دووساید و نۆژەن بکرێتەوە. بەڕاستی ئەو دووسایدە ئەو ڕێگەیە ڕێگەیەکی تجاریە ڕێگەیەکی گرنگە لەبەرەوە ئێمە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەک کە ئیشی تیا ئەکرێ کە کفری ڕەبتە کاتە ناحی جەلەولا ناحی کۆکس با بڵین کە ئەبێتە خەتێکی تیجاری لە ناوەڕاستی عێراقەوە لە محافەزەی دیالەوە لەسەر ناحی جەلەولاوە لەم لایش ئەگەر ئەم ڕێگە تاوە بێت کفری ڕەبت بکاتە دۆز ئەو ئەوێتە شادەمارێکی تیجاری شادەمارێکی اقتصادی باش بۆ ئەم شارە بە گرنگمان زانیا و سەردانیانە بکەین
لەبەرەوە ئێمە خۆتان نەزانن قەزایەکی دەواازەین قەزایەکی حدودین هەندێک کێشەوگرفت هەیە هەندێک جار لە پرۆژەکان لە هەندێک جار کێشەی ئەمنیمانە بێت لە بازگەکان بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە و چۆن بتوانن ئەو ڕێگەیانش نۆژەن بکرێتەوە. باشە کاک سار دەگوترا لە کۆنەوە کە خەڵکی کفری کۆچیان دەکرد ئایا ئەم حاڵەتە ئێستەش ماوە یاخود ئەو بوژانە و هەلیکار و کارکردنی ئێستا لە کفریدا هەیە ئەم حاڵەتەوە سێنراوە؟ وڵی من ڕۆژانە ئەوە ملاحەزەمانە هەیە ئێستا حاڵەتی کۆچکردن لە کفری زۆر کەمە ینی تەسەورەکەم کەم بۆ تو لە 1970 بۆ 1975 باشە ئێستا حاڵەتێک هەیە لە کفری زۆر هەر حتا خانیش بۆ کرێت زۆر بەکەمی دەسەکەوێت لە کفری من لە پۆستەکان ئەبینم یعنی حتا خاوەن و سنگەکان زۆر جەختەکەن کاکە خانوو بوو کرێ خانووە کرێ کەمە و دەست ناکەوێت ئەمە یعنی خۆشببختانە حاڵەتێکی ئیجابیە کە ئەم شارە ڕۆژانە خەڵک دێتە ناو شاری کفری و خەڵکەکەش دەستی پێکردا کە زێ و کڕین و خانوو دروستکردن بەڕاستی حرەکەیەکی ئیکۆنۆمی اقتصادی باش دروست بوو لەم شارە. بەڵێ جا کاک سەهرێ جیاواز لەم بابەتانی باسمان کرد با ئێستا بچینە لای ئامادەکاریەکان بۆ ڕۆژانی جەژن لیژنەکانی قایمقامیەت یاخود هێزە ئەمنیەکان ئامادەکاریەکیان کردووە بۆ ڕۆژانی جەژن یاخود ئامادەکاریەکان بۆ پێشوازیکردن لە گەشتیاران چۆنە شوێنیمانەوە هەیە بۆ گەشتیاران کۆی گشتیان بابەتان ئەگەر بۆمان باس بکەیت؟ بەسەر چاو دیارە ئێمە ئامادەکاریەکانمان بۆ ڕۆژانی جەژن یعنی زووتر دەستمان پێی کرد باشە ئەوەیشە چییە کە ئێمە چەند جێگەیەکمان هەیە کە وەکو بازار دانرێت لە کفریە مثلەن ئەنفالەکەیە لای حاجیمەت هەتا بازاری کۆنی کفریە ئەمە لەگەڵ هێزە ئەمنیەکانە کە دایمە لە کۆبوونەوە داین و دایمە سەردانی ئەو جێگانەکەین کە ئێمە چۆن بتوانین کۆنتترۆلی بکەن لە ڕووی ئەمنیوە کە خەڵک بە ئیسراحەتی خۆی بازاری خۆی بکات لەو جێگەیانە کە بخۆتان نەزانن یان دێ حاڵات هەیە هەندێ فروقات یان کێشە یان گەنجان کە بێزاری ئەو عایلە بە ڕێزانە نەکەن و بتوانن بازاری خوان کرد. ئەم بەرنامەکە بەردەوامە بێت کە ڕۆژی جەژنش ئێمە ڕۆژانی جەژن کە بتوانین لە شوێنە گەشتیاریەکان لەسەرا لە سەرای کفری لە مۆزەخانە ئەو باخچەوەمانە کە بەردەم سەرایەکەن بتوانین لە ڕووی ئەمنی و کۆنتترۆلی بکەین وەزائیدەن بەنداوەکە کە بەرنمەیەک هەموو ساڵ ئێمە بەرنامەی تایبەتمانە بێت بۆ ئەوێ لە بەرەوە بە تایبەت دووهەم ڕۆژەژن زۆر خەڵەباڵغە بێ سەرڕایەوەش ئێمە کە ئینشاءڵڵا توانیمانە خزمەتێ بکەین ئیمساڵ ئەوەیشە کە دروستکردنی باخچەیەکە لەلایەن سەرمایەدارێکەوە کە ئفتتاح بکرێ بۆ ڕۆژەژن کە خەڵک بتوانێ سەردانی بەنداوەکە بکە لەو باخچە کاتێکی خۆش ببەنە سەر بە شێوێکی گشتی ئامادەکاریەکان بەردەوامن هەماهەنگی بەردەوامە لەلایەن دایرەکانی کفری وەزایدنەوەیشە ئێمە گەشت و گوزاری کفری تیمی خۆیان هەیە کە پێشوازیەکەن لە گەشتیاران جگە لەکردنەوەی ئەو باخچە هیچ بۆنەیەکی تر هەیە کە لەو ڕۆژەدا چالاکی بۆ بکرێت لە ڕۆژانی جەژندا بێگومان والله هێت سنتەری گەنجانی کفری تەسەورەکەم چالاکیەکیان هەبی بۆ ڕۆژی جەژن ئیتر ڕەنگە چالاکیەکی هوەری چالاکیەکی لەو بابەتانە بێت کە ڕەبت بێت لەگەڵ کەلتوری شاری کفریە بە مەقامات بێ بە شعر و گۆرانیۆمانە وەکو خۆتان نەزانن کفری کە شاری مەقاماتە ئەوەیشە کاک ساحیر جا تۆ پرسیارێکی کە دوورژان کاک ساحیر لە شاری کفری شاری کفری بە شارێکی کللتوری هوەری ناسراوە شاری مەقاماتە پەیمانگای هوەرە جوانەکانی تیا پرسیارەکەم ئەوەیە لە ئێستا ڕەوشی هوەری و کللتوری لە کفری ئازیز چۆنە؟ واللهی شاری کفری لە ڕووی یعنی ڕەوشی هوەری و لە ڕووی چالاکیوە زۆر ئەکتیڤە تەسەور کە ئێمە ڕۆژ نییە چالاکیەکمان نەبێت لە کفری بە وەرزشی بێ هوەری بێ لە هەموو جۆرەکانەوە بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە یعنی گەنجێکی زۆر سەرقاڵن بە میشانە خەڵکێکی اختصاصی مەقامات خەڵکێکی اختصاصی میوزیکە خەڵکێکی
زۆرمان هەیە قابلیەتی شعر و نووسینی شعر و ئەدەبیات ئیتر لە هەموو کۆڕ و سیمینارە و دەورەی وەرزەشە و بەڕاستی شارێکی ئەکتیڤە شاری کفری لەو بوارانە. بەڵێ بەڕێز سار عەلی قایمقامی قەزای کفری زۆر سوپاس کە ڕاستەخۆ لە کفری لەگەڵمان بووی بە هیوان هاوڵاتیانی کفری ڕۆژانی جەژن بە خۆشی و شادی بەسەر بەرن هەم هاوڵاتیان و هەم بە ڕێزیشتان سوپاس کاتی خۆت بێمە بەخشی سەرکەوتوو بن.